رئیس دکتر آلان دەمباش سەرباری وەرگرتنە سەتی هەفتیە هاوڵاتیان ئێرانە یا ڤاکسینێ ji jema yêkem û duyem û sêyem çima 120 welatên wî 120 bajarên vê welatî hêşta dibin hêla sordan e, di rewşa sordan e. Sedem çi ne? ڕێز و سڵاو بۆ ئێوە و بینەرانی ئێوەش سەرەتا پێویستە ئاماژە بکەم بە ئەوەی کە ئەو نەوع ڤایرۆسە نەوعی ئۆمیکرۆن توانایی گواستنەوەی یەکجار زۆرە لە وڵاتانی ئەوروپایش لە وڵاتی یەکگرتووەکانیش لە ئافریقاش کاتێک بەرەو هەڵکشاند چوو و ژمارەیەکی زۆری توش کرد دیتمان تەنانەت لەو شوێنانەی کە خەڵکەکەیان تقریبان هەموو بەگشتی واکسێنیان لێدرابوو دیسان توانیەوە ڤایرۆسە خەڵک توش بکە کێشەیەکی دیکەش کە لە ئێران و لە ڕۆژهەڵاتی کوردستان هەیە ئەوەیە ئەو واکسینانەی کە لێدراون هەمی خەڵک هەرسێک دۆزیان لێ نەداوە دۆزی بوستر یا دۆزی بەهێزکەری کۆتایی کە دۆزی سێهەمە لیان نەداوە و هەروەها کێشەی کەش ئەوەیە کە واکسنەکان لەو واکسنانە نینە کە بەرامبەر بە ئەو نوع ڤایرۆسە بتوانن پارێزگاری چما ئەو ڤاکسینên ku li cîhanê hene bi navbangên ji aliyê rexnawa tenduristî ya cîhanî hatine pesendkirin ku AstraZeneca û herwiha ya Sînê jî ye yanî çima hêza xwe niye ji bo bergirîkirina leşî ya cismî ئاسترازینەکە زۆر بە کەمی دەکارکراوە لە ئێران سینۆفارمیش لە نەوعێک واکسەنە لە تەکنۆلۆژیە کەڵکی وەرگرتووە کە تەکنۆلۆژیەکی بڕێک قەدیمیە و ئەویش لە ڤایرۆسی کوژرا و کەڵکیان وەرگرتووە بۆ دروستکردنی ڤاکسینەکە دیتراوە کەمتر کاریگەرە لە ئەو ڤاکسینانەی وەک فایزەر وەک مۆدێرنا وەک ئاسترازێنەکە کە لە وڵاتە ڕۆژاوایەکان زیاتر کەڵکیان لێ وەرگیراوە کە تەکنۆلۆژیەکی تازەتریان هەیە ئاماژەیەکش بۆی بکەم کە هۆی نەبوونی ئەو واکسینانە لە ئێران ئەوە نییە کە گەمارۆ خسترابێتە سەر ئێران چونکی ئەوە ئازاد بووە کە ئێران توانایی ئەوەی هەبووە ینی بۆی هەبووە کە بیان کڕێ واکسینانە بەڵام بەهۆی وەی کە ڕێگەی پێنەدرا لەلایەن کەسی یەکەمی حکوومەتەوە ئەو واکسینان لە ئێران بوونیان نییە زۆر باشە لە ئێران ڤاکسینە کادیکە هەیە و بەرهەمهێنەر ئێرانە ژێرا دەبێژن بەرەکە نەری ناوە چییە وەکە دکتۆرێکی بسپۆر پزیشکێکی بسپۆر لەسەر vê ڤاکسینê ئەگەر niha hawlatiyekê êranî yan ya Rojhilatê Kurdistanê guhdariya te bike ew dikarî ew vaksîn hêza bergirî ya cismî durust biketin بەگشتی ڤاکسینەکان لە بەرامبەر ئەو نوع ڤایرۆسەدا ئۆمیکرۆن زۆر کاریگەریان کەمترە لە پێشوو بۆ ئەوەی کە پێشی توش بوون بگرن بەڵام زۆربەی ڤاکسینەکان دەتوانن مەترسی مردن کەم بکەنەوە لەبەرەوەی هەر نوع ڤاکسنێکی کە لە بەردەست بێ باشترە خەڵک لە خۆی بدەن خۆ نەپارێزن لە واکسن وەرگرتن لەبەرەوەیکی واکسنێکی تایبەتیان حەز لێ و واکسنە دەست ناکەوێت سەبارەت بە واکسنەکانی ئێرانی یەک لەوان ئەو بەرەکەتە کە ئاماژەتان پێکرد زانیاریەکان یەکجار کەمن و ئەوەش کە هەیە نە لەسەر نەوەی ئۆمیکرۆن لەسەر نەوەکانی پێشوو هەو زانیاریانە کۆکراوەتەوە دە باشترنی حاڵەتدا ئەو واکسینانە دەتوانن بەخەت واکسنی سینۆفارم کاریگەر بن نە باشتر لە ئەو بن بەڵام دیسان ئەوە دەڵێمەوە باشترە ئەگەر واکسنی دیکە نییە لە واکسنانە کەڵک وەگرن چون مەترسی مردن تا ڕادەیەکی زۆر کەم دەکەنەوە زۆر باشە دکتۆر دخوازم ئەگەر کورتی بەرسەوام بدە سوید وڵاتی سوید ڕاگەهاندیە و ئێدی ژڤێر پێدا شۆندا ئەو وەکە پەتایەکە وەرزی مامەڵەیە دیگەل کڕونایە دیکەن بنەرینە هەنگۆ وەکە پزیشکێکی بسپۆر ئەف چاوا دبە بڕیارێکا دروستە یا تەندروستە
بنەمایە و بڕیارە لەسەرەوەیە کە زۆربەی خەڵک لێرە سێجەمی واکسنیان لێداوە لە واکسن لەو واکسنانە کەڵکیان وەگرتووە کە مەترسی مردن زۆر کەم دەکەنەوە لێکۆڵینەوەکان نیشانی داوە تقریبن ئەو نەوعی ئۆمیکرۆنە لەو کەسانەدا کە واکسنەکانیان بە تەواوی لێداوە مەترسی مردنەکەی شتێک نزیکە لە ڤایرۆسی ئینفلوێنزا لەبەرەوە ئەو بڕیارە درراوە بەڵام بە بڕوای من دەبا کەمێک سەبریان کردبایە بۆ ئەو کارە چون ئێستێش ژمارەی توش بووەکان لە سوێد بەرزە زۆر باشە بەڕێز دکتۆر ئالان فتوحی ئەفکارێ پروفیسۆرێ دەرمانسازی و پەنجەشێرێ لە زانینگەها کارۆلینیسکا لە ستۆکۆلمێ بشوەیەکی ڕاستەخۆتت گەلمە بووی گەلێکی سوپاس دکتۆر